قورسە هەم بۆ کچیش بسنسێکی خۆی دامەزرێنێ. سڵاو لێ بێ سڵاو لێ بێ بەخێر بێن. چ بەشەکە تاوا کردەوە؟ بە شوێندەزاری گەیاندن لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی. ئەم بەشە پلانت چییە دوای تاواکردنی ئێرە ئەتوێت چی بکەیت؟ وڵاکی هەموو کەسێک کە خوێندن تاواکە پلانی ئەوەی هەیە لە شوێنێکە ئیش بکات و لەم بوارەیە کە خوێندوێتی کارێکی دەست بکەوێت. ئەتەوێت بۆ منە لە کۆمپانیایکی گەورەیە کار بکەیت یاخۆدەوەی خۆ بزنسی خۆ دامەزرێنی؟ وڵاکی سەرەتا ئەمانوێت لە کۆمپانیایەکە ئیش بکەین چکم تۆزێ قورسە هەم بۆ کچیش بسنسێکی خۆی دامەزرێنێ چکم هەم پێویستی بە سکێڵێکی بەرزترە هەم پێویستی بە دوواداچوونی زیاتر و خوێندنی زیاتر هەیە. بەشە بوونە تۆ ئەم بەشە تەواو بکەیت توانی کۆمپانیایکی وەکو ئاساسی دامەزرێنی؟ وڵا پێویستی بە یارمەتیدانی کەسانی ترێکی بۆ من بە تەنیا لەم کاتەیە ناتوانم کە یەکسەر تەواوم کردووە بەس لەوانەیە بۆ نە دوای چەند ساڵیشکردن لە شوێنێکی تر یان دوای وەرگرتنی کۆمەڵێک سکێڵی تر لە کۆمەڵی بواری تر ئەتوانم یعنی ئەو ئیشە بکەم. وەکو خوێندنە تۆ جایتە بخوێنیتەوە؟ وڵا جارێ نا بۆ نەبێزاری؟ ناوەڵا هیلاکی جارێ ماندوو بووین دوای ئیسراحەتێک لەوانەیە بیر لێ بکەم و بەس ناڕاستە خۆت دوایەوە بخوێنمەوە. بەسە ژیری لەگەڵا بێ؟ ناوەڵا نامەتوانی؟ جەنابەت چی ئەوی؟ من مامیەوە. مامی ئەوی؟ بەڵێ. کاتێکەی بینی بۆ شێوازە بەشێکی وای تەواو کردووە تا چەنە جێ شانازی تۆیە؟ زۆر جگەی شەنازیەوە زۆر ژڵما پێ خۆشە هیوای سەرکەوتنی بۆ خوازم. بەس ئەمڕۆ چا خۆ دەخۆز کردووە؟ وڵای تر دیارە شتێکم بەدەستەوە بێ واخۆ. وەکو چی؟ تەمای چی؟ وەڵا نازانم تۆ ڕۆژێکی خۆشە و ڕۆژێکی خۆشە و بۆیە ئەوە خۆمان گۆڕیوە. سەیرەکەم شتێک هەیە و بەس ناتوێت باسی کەی جارە هیچ نییە.